بۆی ئێستاش بانگهێشتی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کەرەم بکەن بۆ ئێرە و پەیامی خۆتان بگێنن. بەناوی خۆی گەورە و مێهرەبان هەواڵانی بەڕێز ئامادەبوانی هێژا زۆر زۆر بەخێر بێن و خۆشم زۆر خوشحاڵم خۆم بە بەختەوە ئەزانم کە جارێکی تر خوا فەرسەتی پێداین و ئەوەی بتوانین سەردانی دەڤەری ڕاپەڕین بکەین ئەو دەڤەرەی کە بە درێژایی شۆڕشە یەک لە دوایەکەکانی زودنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان دەورێکی کاریگەری بینیوە و بەدەیان و سەدان و هەزاران شەهید و قوربانیان داوە. دواتریش بۆ بە دەواازەی ڕاپەڕین کە بە خوێنی گەنجانی ئەم دەڤەرە کوردستان ڕزگار کرا. هەر لەبەرەوەش حکوومەت یاریمی کوردستان بە ئەرکی خۆی دەزانێت کە خزمەتێکی شایستەی ئەم دەڤەرە بکات. لێرە ئێمڕۆ ئامادە بووین بۆ ئەوەی بەردی بناغەی پردی دەربەندی ڕانیا بنگەرد دابنین کە پردێکی استراتیژی دەبێت بۆ خزمەتکردنی ئەم دەڤەرە و هاوکار دەبێت بۆ ئەو جۆتیارانەی کە بەروبوومیان و بەرهەمەکانیان لێرە بتوانن بە ئاسانی بە بازارەکان بگەینن و هەروەها دەبێتە پردێک بۆ ئەوەی یارمەتی دەربێت بۆ بژانەوەی کەرتی گەشت و گوزار و بازرگانیش. من سوپاسی کۆمپانیای ئاماژ دەکەم و زۆرتریش دڵخۆشم کە کۆمپانیایەکی کوردستانیە بتوانێت ئەم جۆرە پرۆژە گەورانە لێرە دروست بکات و جێبەجێ بکات. دەستخۆشتان لێ دەکەم و هیوادارم سەرکەوتوو بن لە جێبەجێکردنی ئەم ئەرکە پیرۆزە. جگە لەم پرۆژەیە ئێمە چەندین پرۆژەی تریشمان لە خەیاڵدایە کە وەکو یەکەم هەنگاوی حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەم دەڤەرە ئەو پرۆژانەش جێبەجێ بکەین کە ئەوانیش جووتسایدی بازاری ڕانیەیە و شەقامی 6 مەتری قەڵاتزێ و نوژەنکردنەوەی قوتابخانەکانی دەڤەری ڕاپەڕین و دروستکردنی سەنتەری شیرپەنجەی مەمک و هەروەها پرۆژەیەکی تریشمان هەبوو بۆ دروستکردنی ئەو نەخۆشخانەی کۆرۆنا لە چوارقورنا، بەڵام بە سوپاسەوە دیارە لەلایەنێکی ترەوە تەمویلی بۆ کراوە، دەستخۆشیان لێ دەکەین و دیارە کە ئەم هەنگاوانەی حکوومەت بۆ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان و گەیاندنی خزمەت بە هاوڵاتیان وای کردووە کە لایەنە ناحکومیەکان و خێرخوازەکان و حزبیش بیر لەوە بکەنەوە زیاتر خزمەت بە هاوڵاتیانی خۆشەویست بگەینە. ئێمە هەموو هەنگاوێک بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە ئەرێنی دەزانین و دەستخۆشی لەو هەموو هەوڵانە دەکەین. لە کۆتاییدا ئەوەی پێویستە ئەمەیە کە ئەم سەروەت و سامانی ئەم نیشتیمانە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیاندا خەرج بکرێت و لە خزمەتی ئەوانە سوودی لێوەربگیرێت. سوپاسی هەموو ئەو لایەنانە دەکەین کە خۆیان ماندوو دەکەن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و هاونیشتیمانیانمان لە هەر شوێنێک لەم کوردستانە ئازیزە بێت. بێگومان ئەمە تەنیا پرۆژەی خزمەتگوزاری و گەیاندنی خزمەت بە ئەم دەڤەرە نابێت. پرۆژەکانی تریش لە دواوە دێن، بەڵام لە یەکەم قۆناغ ئەم پرۆژانە کە لەسەر ڕاستپەردە و پێشنیاری ئیدارەی دەڤەری ڕاپەڕین و خۆشەویستانی ئەم دەڤەرە پێشکەش کراوە. ئێمە ڕەزامەندیمان لەسەر جێبەجێکردنی ئەم پرۆژانەدا و هیوادارم هەموو هاوڵاتیە خۆشەویستانی ئەم دەڤەرە بتوانن سوودی لێوەربگرن. من سوپاسی خۆڕاگری هەموو ئەو خۆشەویستانە دەکەم کە لەم دەڤەرە سەرەڕای ڕوبەڕووبوونەوەی ئەم هەموو قەیرانە تەندروستی و داراییەی کە تووشیان بووە، بەڵام خۆڕاگر بوون و بە تایبەتی دەمەوێت سوپاسی هەموو پزیشک و فەرمانبەرانی کەرتی تەندروستی بکەم، هی پۆلیس و هێزە ناوخۆیەکان بکەم، هی مامۆستا بەڕێزەکان بکەم کە سەرەڕای ئەو ناخۆشیانە دیسان بەردەوامن لە
جێبەجێکردن و بەجێگەیاندنی ئەرکەکانی خۆیان. خۆشەویستان، دەمەوێت دڵنیا بن کە ئەم حکوومەتە دەیەوێت بە باشترین شێوە خزمەت بە هاوڵاتیان بگەینێت. هیچ حکوومەتێک نایەوێت کەم تەرخەم بێت لە گەیاندنی خزمەت گوزاری بە هاونیشتیمانیان و هاوڵاتیانی خۆی. بەڵام بەداخەوە ئێمە ئەو ماوەیە تووشی ئەو قەیرانە نەبووین کە بەداخەوە ئازارێکی زۆری بە خەڵکی یاریمی کوردستان گەیاند و زۆر سنووریشی بۆ جێبەجێکردنی پرۆژە خزمەت گوزاریەکانی حکوومەت دروست کرد کە ئەوانیش قەیرانی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و داڕمانی ئابووری جیهانی کە کاریگەریەکی نەرێنیشی لەسەر هەرێمی کوردستان هەبووە. سەرەڕای ئەوە ئێمە هەموو هەوڵێکمان داوە کە نێڵێن نە پرۆژە خزمەت گوزاریەکانمان بوەستن و بە پێی توانە و بودجەی بەردەستیشەوەی پێمان بکرێ لە دانی موچەکان ئەوەی پێمان بکرێ بیکەین. ڕاستە خەڵکی کوردستان فەرمانبەرە خۆشەویستەکان شایستەی زۆر لەوە زیاترن، بەڵام ئەوەی حکوومەت پێی دەکرێت ئێستا ئەوەیە کە ئێمە هەموو هەوڵ و توانەکانی خۆمان تەرخان کردووە بۆ دانی موچە بە هاوڵاتیان بەو شێوەی کە لە توانای حکوومەتدا بێت. ئەم قەیرانانە بێگومان دەستکردی حکوومەت نین، بەڵام هیممەت و خۆڕاگری و ماندووبوون و بەیەکەوە کارکردنی هاوڵاتیان و حکوومەت دەتوانن و دڵنیام کە ئێمە لەو قەیرانە ناخۆشانە قورتار بکەن و بەرەو ئاسۆیەکی گەشتر و ڕۆناکتر هەنگاو بنین. من جارێکی تر دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە بەشدارن لە جێبەجێکردنی ئەم پرۆژانە و دڵنیاش بن کە ئەم پرۆژانە بەردەوام دەبن و دەمەوێ ئاماژە بەوەش دەم کە لە سەرتاسەری کوردستان لە هەموو شار و شارشکەکان ئەم پرۆژانە لە هەندێک شوێن دەستیان پێکردووە و لە هەندێک شوێنی تریش دیسان بەرنامەمان هەیە بۆ جێبەجێکردنی پرۆژەی زیاتر. ئێمە بەرنامەمان هەیە بۆ دروستکردنی کارگەی بۆ وەرگرتنەوەی گەنم لە هەر سێ پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی و هەروەها دروستکردنی شارشکەی پیشەسازی خوراکی لە هەڵەبجە و ئەو پارێزگانەی تریش کە ناوم بردن بۆ وەرگرتنەوەی زیاتر لە 9 ملیۆن تەن گەنمی جوتیاران و هاوڵاتیانی کوردستان. هەروەها بەرنامەی تریشمان هەیە لە چۆنیەتی لە دروستکردنی ڕێگەوبانەکان، لە نۆژەنکردنەوە و دروستکردنی نەخۆشخانەکان و ئەو پێشنیارانەی کە بەڕێوەبەری دەڤەری ڕاپەڕین پێشنیاریان کرد. ئێمە بێگومان لە حکوومەت ئەمانە بە هەند وەردەگرین و لە بەرنامەکانی داهاتووی خۆماندا بە پێی ئیمکانیاتی بەردەستی حکوومەت هەوڵی جێبەجێکردنی ئەوانەش دەدەین. جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم، سەرکەوتوو بن و هیوادارم تەندروستی خۆتان و کەسوکارەکانیشتان بپارێزن. زۆر سوپاستان.